ولی کمار بگمان پشتی هالبجارتنین چارده گلانه ترکیه دخوازه پیوندین خود دیگر ولایت‌های عربی ولایت‌های کنداوی باش بکن. تماشاوانجا بگمان رجب طیب اردوغان پیش سردان ولایت‌های کنداوی کرده بو بای بدهان میلیارد دلاران رکفتن دیگر وان ولایتان کرده بو. لید گل عراق کومه که پرزگیری کان ہے پرزگیری کا آب ہے پرزگیری کا امنی دورن سنوری ہے دهمان دم دا بگمان پرسین آبوری جهنه ایدیان بزن بینگلو چوات خواند سردان اردوغان جبو عراق و جدابه سردان ولایت‌های کنداوی یان همان بیافدایه میوانه که مهجای برس شاو قراداغی شارزای سیاستی برای اسکایپ لاستانبول دیلمه دماتا باش بکاک شاو برس شاو قراخی سلاطان لبیتون کاتتان باش استا عراق و ترکیا لقل یکتری لسر چی کوکن لسر چی ناکوکن کاتتان باش سلاو لیو لهمو بینران لڕاستیە ئەم سەردانە زۆر مهمە بەلای تورکیاوە و بەلای عێراقەوە چونکە لە دوای هەڵبژاردنەکانی تورکیا هەوڵەیە سیاسەتێکی جیاواز بگرێتە بەر لەگەڵ هەموو وڵاتانی دەوروبەری و بە تایبەتی ئەو وڵاتانی کە پەیوەندیەکی ئابووری بەهێزی لەگەڵیانە هەیە لەوانە عێراق چەند مەلەفێکی گرنگ هەیە کە عێراق و تورکیا لەسەری کۆکن و هەوڵەیان بەرەو پێشی بەرن لەوانە هەماهەنگی ئابووری ئێمە دەبینین کە عێراق بازارێکی گەورەیە بۆ کاڵا تورکیەکان و هەروەها دەرگای کراوەیە بۆ گەشتیار عێراقیەکان کە بە ژمارەیەکی زۆر سەردانی عێراقیەکان و موڵکێکی زۆر ئەکرن لە تورکیا بێگومان بەرەو پێشبردننی ئەم پەیوەندیانە چەند ئاڵنگەریەک و چەند ڕێگریەک هەیە لە بەردەمیا ئەم سەردانە هەوڵێکە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە و ئەو مەلەفانی کە هەبنە ڕێگر لە پێشکەوتنی پەیوەندەکان لە نێوان هەردوولایە گرنگترینیان ڕوبەربوونەوەی پەکەکەیە و هەروەها گرفتی ئاوە کە ئێستا عێراق بە ڕاستی ئەناڵێنێ بەهۆی کەمی ئاوە و هەموو پسپۆران هۆشداریان کە عێراق لە بەردەم مەترسێکی گەورەیە و هەروەها کە ئاو کەم بووە واتە ئارامی سیاسی دروست دەبێت واتە لەوانەیە خۆپیشاندان دروست ببێت خەڵک گەلواتێتەوە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر ململانەیەکی نوێ لە عێراق سەر هەڵەیە سەرڕای ململانی سیاسی و ئابووری ئەوە ئەیبینی لەسەر ئەرزی واقع لە بەغدا ئەمە گرفتێکی گەورە بۆ عێراق دروستەکە کەواتە عێراق هەیە تیشکێکی زۆر تەرکیزێکی زۆر بخاتە سەر ئەم مەلەفە لە بەرامبەرە لەگەڵ ڕوبەربوونەوەی پەکەکە و مەلەفی ئاوا مەلەفێکی تریش هاتووە دەکایەوە ئەویش مەلەفی نەوتە کە بینیمان لە مانگەکانی پێشوە ئەم مەلەفەش بوو بە یەکێک لەوانەی کە تورکیا ئەوێت وەکو کارتێکی زەخت بەکاری بێنێ لەگەڵ عێراقا بۆ چارەسەرکردنی مەلەفی ئاو تەنازولات وەرگرێ لە عێراق لەسەر مەلەفی نەوت کەواتە ئەو تێڕوانینەی کە پێش 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ باس ئەکرا کە وتران لە داهاتووە نەوت ئەبێ بەرامبەر ئاو دەبینین ئێستا لەسەر ئەرزی واقع لە داهاتووە وەی لێ لە نێوان ئەم دوو وڵاتەیە کەواتە یەکێک لە ئامانجەکانی تریش ئەوەیە کە ئەم کارتە بەکاربهێنرێ لەبەرەوەی عێراق تەنازولات بکە لەم مەلەفە تورکیا ڕێگە بە جارێکی تر نەوت لە ڕێگەی تورکیاوە بڕوات بەڵام لە بەرامبەر کردنەوەی ئاوی زیاتر بۆ ئەوەی عێراق لە داهاتووە تووشی گرفتی کەم ئاوی نەبێت ولی کاک شاو او پرسنتا گوتی دەستپێکی ژمە بەحث کرد vێگاوێ ئۆپەراسیۆنên تورکیا لە دژی پەکێکە لە دەڤەرێن سنووری بە هەموو دژواریە خوا بەردەوام دەکە شەڕێکی دژوار هەیە وەی کە تا گوتی هۆشکە ساڵی عێراقی سەر هەڵدە کوچبەربوونا بکوم لە باشووری عێراقی دەست پێ کردە دامان دەمدار دەکەن بەحسی نافخوای تورکیا بکەن ڕەوشە ئابووریە نافخوای تورکیا گەلێکی پەریشانە تایبەتی نەبوونا وزێ و گرانبوونا بەردامیە بەنزینێ و گرتنا بۆریە نەفتا هەرێما کوردستانê کەواتە دوی چارچوویدا تو نابینی گەل و تورکیەژی فعلەن پێویستە تەنازولێ بۆ عێراقی بکات ji ber ku rewşa Tirkiyeyê gelek başîne di navxwe da بێگومان ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێ بۆ ئەوەی هەم لایەنی تیجاری هەم لایەنی بازرگانی بەرەو پێش بچێ بێ هەردوو لا تەنازول بۆ یەکتری بکەن بەڵام ئەگەر سێرێکی سەردانەکە بکەین کە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هەرەمی دەسەڵاتە لە تورکیا لەگەڵ محەممەد شەیع سوودانی دانیشێ گرفتەکە لەکوێیە سەرۆکی تورکیا ئەتوانێت بڕیار بات و بڕیارەکانی جێبەجێ بکە بەڵام لایەنی عێراقی ئێمە دەبینین ئێستا لە ناو ئیطاری تەنسیقیە گرفت هەیە زۆر جار لە بینی ئەسڵای بەهل الحەقا قەیس خەزعەلی و مالیکی کێشە هەیە تێڕوانینی کامیان ئەبێت بچەسپێنێ محەممەد شەیع سوودانی مشکلی عێراق ئەوەیە کە هەر سەرۆکی دێت ناتوانێت بڕیارەکانی جێبەجێ بکات ناتوانێت ئەو پەیمانانەی ئەیاست
بەلایەنەکانی ناوخۆ کە بینین زۆر جار لەگەڵ کوردستان هم کێشەیە دروستە بێ یا بەلایەنەکانی دەرەوە ناتوانێت بیچەسپێنێ لەگەڵ ئەمانەیە گرفتی تورکیا تەنها پەگەکە نییە لە ناو عێراق ئێمە دەبینین چەنەها گروپی چەکداری شیعە دروست بوون هەڕەشە لە تورکیاکەن گروپی ئەسحاب الکەهف کە گومان دەکرێت پاڵپشتی بکرێت لەلایەن ئاسایەبان الحەق و کەتایب حزب الله و نوجەباوە ئەم گروپە هەر هێرشی سەربازی کردووە سەر سەربازانی تورکیا لە ناو خاکی عێراقا کەواتە ئەمەش گرفتێکی ترە کە تورکیا بۆ چارەسەر ئەگەڕێ کە ئێستا تەنها کێشەی لەگەڵ پەگەکەیان نییە گروپی چەکداری شیعە هەیە کە لە ژێر باڵی ئیتاری تەنسیقیان لەگەڵ ئەوەیە هێرشی سەربازیەکەن دژی تورکیا کەواتە ئەم گرفتانە هەمووی پێویستی بە چارەسەرە هەمووی پێویستی بە تێڕوانینێکی نوێیە ئیرادەیەکی سیاسی هەبێت عێراق بیسەلمێنێ کە دەوڵەت هەیە لە ناو عێراقا یعنی تەنها ململانەیەکی وها تەنها گفت بدەن بە تورکیا و نەبرێتە سەر ئەمە کێشەی سەرەکی عێراق بەداخەوە لە پەیوەندەکانی لەگەڵ دەرەوەیە بەڵێ بەڕەشاو پێتان وانە دوو پرسی گرنگ کە تۆ بیشانە باس کرد کە ئاڵەی ڕوبەڕووبوونی هەندێک گروپی چەکداری شیعەوە دواتریش بێگومان ڕوبەڕووبوونەوەی پەکەکەیە پێتان وانە جێبەجێکردنیم داخوازانی تورکیا بۆ عێراق زۆر زۆر قورسە وەرەوە بە ئاسانی ناتوانێت جێبەجێام بکە بێگومان ئیرادی سیاسی لە عێراق بەداخەوە یعنی دایمە لاواز بووەوە بە تایبەتی ئەم حکوومەتێش دەبینین ململانەیەکی زۆر هەیە ئێستا تەیاری سەدری بەرەی سەدر دیسان ئەیانەوێت لە ڕێگەی خۆپیشاندانەوە ببێنەوە ناو معادلەکە و کێشە دروستکەن بۆ حکوومەتەکە ئەم حکوومەتە زیاتر لاوازە بێ و هەروەها ئەم مەلەفی پەکەکە یا مەلەفی ئەم گروپە شیعیانەی کە چەکیان هەیە و لە دەرەوەی یعنی چەمکی دەوڵەتی ئیشەکەن ئەم گروپانە تەنها عێراقی بەشک و گرێدراون بە دەرەوە یعنی هەمومان دەزانین کە هێزێکی ئیقلیمی دەرکەیە پاڵپشتی ئەم گروپە چەکدارانەکە و هەروەها وەکو هۆکارێک وەکو وەسیلەیەک بەکاریانێنێ بۆ ئەوەی یعنی ناسەقامگیری لە ناو عێراق دروستکەن و هەروەها پەیام بنێرن بۆ ئەمریکا بۆ تورکیا لە ڕێگەی ئەم گروپە چەکدارانەوە یعنی ئەم کێشەیە ئەم مەلەفە ئێرە تەداخلی تیاکە لەبەرەوە عێراق ناتوانێت بە ئاسانی چارەسەری بکات و ناتوانێت پەیمانیش با بە تورکیا کە لە ماوەی مایەکە یا ساڵێکە ئەم گرفتان کێشەیە چارەسەرەکات چونکە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی لاوازە توانای نییە پەیمانەکانی بەرێتە سەر ئێران بە شێوەیەکی بەهێز تەداخلەکە لە مەلەفاتانەیە لەبەرەوە بەڕای من زۆر قورسە کە ئەو مەلەفاتانە بە زووترین کاتیانی چارەسەر بکرێت بەڵێ کاک شاوخۆ دەزانی عێراقێ لە دێر زەمان بەری کوف عێراقا دروست بیتە جغرافیا وادی ڕافیدن ئەوات بژنێ چەقێ ململانەیە ئەمبەراتۆریەتێن ئەسمانی و سەفەوی بووە نهایکەرەم بەحسە ئیرانی تورکیە بکەین ینی گەلو تو نابینی ڕۆلێ تورکیە وەکو ئیرانی عێراقیدا خورتنینە بۆ چه خورتینە بۆ چه تورکیەژی نەکارا ڕوولێ خۆ لە عێراقی خۆر بکە دەمێکێدا کە وڵاتێکە بە باندۆرە گرنگترین دەرەزینکە نێودەوڵەتی دیگەر عێراقیە بوریا نەفتا عێراقی لەوێر دەرباز بە شادەمارە ئاوا عێراقی لە تورکیەیە بێگومان تورکیا چونکە وڵاتێکی دیموکراسیە هەوڵی یاوە زیاتر هەنگاوەکانی دەرەکیش لەم چوارچێوەیە بێ ینی دەبینین لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پرۆژە استراتیجیەکانەوە ڕۆڵی هەیە و بوونی هەیە لە عێراق بەڵام ئێران خۆی وەکو ئیمپراتۆریەتێکی ئیسلامی کە دان بە سنوورە دەستکراوەکانە نانێ یعنی ئێران بەم تێڕوانینە ئێمە دەبینین کە خامنەئی ئەم تێڕوانینەی هەیە کە هەموو وڵاتی ئیسلامیەکان یەک وڵاتە لەبەرەوە زۆر ئاساییە لای میلیشیا بەکاربێنێ گروپی چەکداری بەکاربێنێ پاسداران بنێرێ بۆ ئەم وڵاتانە بیرمانە قاسم سولەیمانی لە یەک ڕۆژە 4 وڵاتیە کرد لێویدان بەم سنوورانە بنێ بەڵام تورکیا بەم شێوەیە مامەڵە ناکات لەبەرەوە نەیتوانیوە لە عێراقا وەکو ئێران نفوزێکی زیاتر بنیاد بنێ یعنی دەبینین ئێستا ئێران مەسەلە لە ناوچەی دووز بیر لەواکاتەوە کە حەشدێکی کوردیش دروست بکە حەشدی مەسیحی دروست کردووە حەشدی سونی دروست کردووە ئەم یاریەی کە ئێرانی کە تورکیا بەم شێوەیە ناتوانێت داخەڵ بێت بەڵکو بە ئامرازە دیموکراسیەکان لە چوارچێوەی دیپلۆماسیەتا لە چوارچێوەی ئابووریە و بێگومان ئەوەی کە ئێران دەتوانێت بەدەستی بێنێ بەم عەقڵیەتە و بەم هێزە زیاترێ بێت لە وڵاتانی تر تورکیا یاخ وڵاتانی کەندا و یاخود سعودیا یا وڵاتێکی تر بەڵێ بەڕێز شاو قەرەداخی شارەزای سیاسی لە ڕێگەی سکایپ لە شاری ئیستەنبوڵ لەگەڵماندا و سپاس بۆیەوە سپاس